بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان سڵاوم کاتتان باش. خۆشەویستان لە هەفتەی پێش و لەگەڵ کاکەسەن ڕەحمانپەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە قسە و باسێکمان بۆ سەبارەت بە گۆڕانکاریەکانی ناوچەکە ئێران و کوردستان. بۆ بەرنامە ئەم هەفتەیەش دووبارە داوامان کردووە لە کاک حەسەن کە میوانی بەرنامەکەمان بن و لە درێژێ ئەو قسە و باسە وەڵام بە چەند پرسیارێک بدەنەوە کە لەلایەن بینەرانی ئەم بەرنامەوە هاتوون. هاوڕێ حەسەن سپاس بۆەوە کە دووبارە داواتەکەمان قبول. زۆر سپاس بۆ ئێوە هاوکارانتان و سڵاوم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە خزمەتتان. کاک حەسەن، سوپای پاسداران ماوەیەکە ناوە هەڕەشە لە حیزبە کوردستانەکان کە لە ناوچە هەرێمی کوردستان نیشتەجێن دەکات و فشارە هێنێ بۆ حکوومەتی هەرێم کە هەڵوێستی بێت. نەزەریەوەی سەبارەت بەم مۆزوعە چێوە ئەم فشارانە تا چەند جددین؟ تاو جێگایی بە ئەو فشارانەی سوپای پاسداران دەگەڕێتەوە. تەبعەن لە مەعاونی نظامی خامنەیی و هەڕەشە گوڕەشیان کردووە تا شۆرای بەرپرسی شۆرای ئەمنیەتی ملی تاکوونێ فەرماندەکانی سوپا پێشتریش ئەو کارانیان کردو بە کردەوەیشیان دەرهێناوە. چەند جار لە دەیەی نەوەدی زاینیدا تۆپبارانی ئوردوگاکانی کۆمەڵە کراوە. لە ساڵی 96 زاینیدا بەهێزێکی زەمینیەوە لە ڕێگای باشماخەوە هاتن چوونە سەر هەیبە سوڵتان مەخەرەکانی حیزبی دموکراتیان تۆپباران و بردومان کرد و هەروەها لە ساڵی 2018دا ئەوە بوو کە مەقەڕاتی حیزبی دموکراتی کوردستان و حیزبی دموکراتی کوردستانی ئێرانیان بمباران کردوە. حیزبی دموکراتی کوردستان نزیکی 16 کەسیان جانیان بەخت کرد، 50 نەفەریان بریندار بوون. بۆیەکانێ ئەو هەڕەشە و ڕەشانەی جمهوری ئیسلامی و سوپای پاسداران شتێکی تازە نییە، نە بە نیسبەتی شەڕێکی 42 ساڵەکە لە نێوانماندا هەیە و نە بە نیسبەتی هەرێمی کوردستانیشەوە. ئەوەی کە تازەیە بە باوەڕی من دوو فاکتۆرە. یەکێکی وەزعیەتی ناوخۆیی خودی کۆماری ئیسلامیە کە لە وەزعیەتێکی ناموناسبدایە و ئەو وەزعیەتە ناموناسبە لەباری بوحرانانەی کە تێدایەتی لە ڕاستیدا، بوحرانی اقتصادی، سیاسی، اجتماعی و هەروەها ئەو بێت متمانەیە کە خەڵک ڕۆژ بە ڕۆژ زیاتر بەم سیستمە پەیدای کردووە. ئەوان پێیان وابوو بە هاتنی ڕئیسی وەزیەتەکە دەگۆڕدرێ لە سوورەتێکە ئێستا کە چاو لێ دەکەن لە ماوەی تقریبەنەوە 3 مانگە ڕئیسیات وتە سەرکار تا ئێستا وەزی ئێران بەرەو خراپی ڕۆشتووە لە هەر بابەتێکەوە، گرانی، هەژاری، بێکاری، نەتەنیا ڕئیسی دیاردەیەکی باشی بۆ ژیانی خەڵک نێناوە، بەڵکو تەنیا شتێ ناوتی تعدادی ئەعدامەکان زیادی کردووە. کێشەکانی ئێران لەگەڵ دنیای دەرەوە چۆتە ئاستێکی مەترسیدارترەوە. گوشایشێکیش لە ژیانی ئابووری خەڵکانە تەنیا دروست نەبووە، بەڵکو سفرەی خەڵک بێ ڕەونەقتر بوو. ئەمڕۆ کە زۆر کەس دەڵێن تەنانەت نان خەریکە دەبێ بە پێداویستێکی لۆکس لەسەر ژیانی خەڵک. گۆشت و میوە و سەوزی ئەوانە کە باسی ناکرێ بۆ ملیۆنان خەڵکی ئێران، ڕاگەیاندنەکانی خۆیان، ڕۆژنامەکانیان، سایتەکانیان باز لە هێڵی هەژاری سەرەوەی 60% خەڵکی ئێران دەکات. 40% هێڵی هەژاریی مطلق باز دەکرێت و باز لە ئەوە دەکرێت کە کۆمەلگای ئێران بەرەو هەڵدێر دەڕوە، باز لەوە دەکرێت کە عەرزی چەند ساڵی داهاتووە تەنانەت دەوڵەت وەرشکستدا بێ. بۆیەکانی بۆ هەمووی ئەمانە و سیستمی سەرمایەداری زۆر جار شەڕ لە جوابی ئەو بوحرانەدا بە ڕێگا حەلەزانێ. شەڕی یەکەمی جیهانی، شەڕی دووەمی جیهانی، شەڕی ئێران و عێراق، شەڕی کورە، شەڕهایشی دیکە کە لە ئاستایەکی بەرینتر یا کەمتردا کراون. ئەمانە لە واقعدا سیستمی سەرمایەداری وەختێک کە بە بوونبەست بەرەو ئەخوات، وەختێک کە بە ناکامی بەرئەخوا شەڕێکی لە ڕێگا حەلەکانیەتی. ئەگەر چاو لێ بکەین لەم ماوەشدا سوپای پاسداران بۆ سەرپۆشدانان بەسەر ئەم بوحرانانەدا، بۆ ئەوەی کە جوابیان نییە بۆ ئەم وەزیەتێک کە ئێستا لە کۆمەلگای ئێرانە هاتووەتە پێشەوە، خەریکی ماجەراجوویە. ماجەراجوویەکانیان لە سووریە دەیبینین، لە عێراق دەیبینین، هەر ئەو بەینانە کێشەیەکە لەگەڵ ئازەربایجان دەستیان تێدا. ئەگەر بۆیان بکرایە بە باوەڕی من حملیانە کرد بە ئازەربایجان، بەڵام نیان توانی بە دلیلی ئەوەی تورکیای لە پشت بوو، بە دلیلی ئیسرائیل لەوێ نفوزی هەیە، بە دلیلی ئەوەی رووسیا دەچوە پشتی دیفاعی لێکردن و هەمووی ئەوانە نیشانیدا کە جمهوری ئیسلامی ناکامە لەو سیاسەتی شەڕخوازانە. ئەوەیشی کە لە کوردستانە ئەو حملە و پەپە تادیدانێکی کە دەیکا بە باوەڕی من بەشێکی مربوطە بێت بەو وەزیەتەی کە لە ناوخۆی وڵات هەیە و جمهوری ئیسلامی دەربازبوون لەو قەیرانەی کە تێکەوتووە
لە ناوخۆی وڵاتە بەوە دەبینێت کە فەرئەفکەنی لە دەروی مەرزەکان بکە لە دەروی مەرزەکان شلوقی کە ئەفکاری عمومی بەرەو ئەوانە ڕابکێشێ و کەمتر خەڵک متەوەجێ ئەو بحران و گێر و کێشە و مشکلاتە بن کە ڕۆژانە هەیەە. ئەوە فاکتۆرێکە بە باوەڕم. فاکتۆری دووم بە وەزیەتی عێراق گەڕێتەوە. لە عێراقا بەتایبەت دوای هەڵبژاردننی ئێستش خۆمان دەزانین چۆنەکە جارەکانی معلومی ئەسەن دەوڵەت دروست دەبێت لە وڵاتەدایانە کێ دەوڵەت دروستەکە. ئێران دۆڕاوی ئەسلی ئەم انتخاباتان نەبووە، زەرەری گەورەیان لێکەوت لە انتخاباتە جەریاناتی حەشتی شعبی بە نوعێک حتا تووشی سەر لێ شێواوی شاتوون، جەریانی تریان لێ جیابووەتەوە، هەڕەشە دەکەن تەزاوراتەکان لە بەغاو لە هێندێ لە شارەکانی کرد لایەن حەشتەوە ئیدامەی هەیە لایەنی بەرابەریی جوابیان ناداتەوە. ینی بەشێکیشی بەو بێسەرە و بەرەیە دەگەڕێتەوە کە لە خودی عێراقا هەیە و هەرێمی کوردستانیشی گرتووەتەوە. لەو وەزیەتەدا جمهوری ئیسلامی پێی وابوو ئەسپای پاسداران پێی وایە بە فشارهێنان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و لە واقعدا ئەمە پێش ئەوەی ڕاستەخۆ پەلاماردان یا تهدیدی حیزبەکانی ڕۆژهەڵاتە، بەڵام بێحورمەتیکردن و بێڕێزیکردن بە جۆغرافیایەکە کە ناوی عێراقە بە منتەقەیەکە کە ناوی هەرێمی کوردستانە کە حکوومەتی هەرێمی تێدایە و ئەوە بەزاندنی اعتباری ئەوان یا ئەوەی کە پێ دەوترێت سەروەری ئەوان یا دەسەڵاتی ئەوانە پێش هەموو شتێک. ئەینا بۆ ناتوانانی لەگەڵ ئازەربایجان ئەوە بکە، بۆ ناتوانانی لەگەڵ وڵاتانی دەوروبەر لە خەلیجی فارس و شوێنەکانی دیکە بۆ لە خۆ ئەوان ڕقیان بە قەولی خۆیان زۆر لە تاڵبانە تاڵبان پێیان وایە ئەمریکای ناوێتی بۆ ئەوان ئەی بۆ ناتوانێت و کارە لەگەڵ تاڵبان بکە، بۆ لەگەڵ پاکستانی ناکە، بۆ یەکانی ئەمە بە عالم ئاشکرا ئەو حاکمیت و سەروەری هەرێمی کوردستانە کە ئەوان بێڕێزی پێەکەن. مزافەن ئەوەی تاو جێگایشی بۆ هەڕەشانش دەگەڕێتەوە هەم ئێمە هەم لایەنە سیاسیەکانی دیکە ئێمە جدین لەسەر ئەوەی کە لە فعالیت ئەو بەشە لە فعالیتمان کە فعالیتی چەکداریە کە فعالیتی مسلحانەیە بەو هەڕەشە و گوڕەشانەی جمهوری ئیسلامی تەئسیری ناکاتە سەری، نە چەک ئەبین نە چەک دانین و نە ئەو جارێکە بارگاکانیش و بارگای بەشی زۆری لایەنەکان و ئەزوم لە خودی ئێمە هێزی پێشمەرگە لە شوێنی دیکەیە، هێزی پێشمەرگە لە دەرەوەی ئوردوگاکانە، تەنانەت تەلەڤیزیۆن و رادیۆ کە ئەوان بۆیان بەهانە بوو ئێمە ئەوانشمان لە ناو ئوردوگاکانمانە نییە. لە شوێنی دیکە ئەم ستۆدیۆی کە ئێمە ئێستا خەریکین قسەی لەکەین زەرگوێز نییە، لە شوێنی دیکە سازماندراون و لەوانەیە جمهوری ئیسلامیش ئەوە بزانێگە بەهانەیان ئەوانە بوو. بنابەرین ئەوانە شوێنی حەوانەوەی ژنانی بە ساڵاچوو پیاوانی بە ساڵاچوو منداڵان و هەروەها بە حەزاران کەسن کە لە تەحتی فشار و سەرکوت و دڕندەیەکانی جمهوری ئیسلامی هاتوون نەو جێگایانە مستەقیانی جمهوری ئیسلامی لێرەش لە کۆڵ ئەو خەڵکە نابێتەوە کە لە ترسی ئەعدام و کوشتن و هێزی پێشمەرگە هەت بنەبەرێکی دەستکەوێت تێدا دەحەوێتەوە ئەو دۆڵە نادۆڵێکی دیکە ئەو شاخە ناشاخێکی دیکە بێزگە لەوە هەر وەختێکی ئێرادە بکەین دەتوانێت لە ناوش تیمهای پارتیزانی لە دەیان شاخی مهمی وەکو شاهۆ و وەکو چلچەمە و وەکو مەناتقی دەوروبەری مەهاباد و شنۆ و شمالی کوردستان و ئەوانە هەیە. بۆیە لەو فاصلانێشدا جوڵێک لەلایەن هێزی پێشمەرگەوە نەکراوە. ئەگەر مەسەلەن دەورانێک لایەنێک ڕاستانی ڕاگەیاندووە لایەنێکی دیکە پێشمەرگەی نردوێتەوە ئەوانەیش نەبووە. ینی ئەمە لە ڕاستیدا هەر مربوطە بێتەوە بەو فشار و زەخت و زۆرانەی کە جمهوری ئیسلامی لە ناوخۆ هەیەی و هەموو کەسێکی دڵنیا دەکەینەوە لەوە کە ئێمە کۆمەڵە لایەنێک نییە کە نسبەت بەو تهدید و هەڕەشە و گوڕەشانەی جمهوری ئیسلامی تەسلیم بێ. هەرگیز و هەرگیز تەسلیمی ئەوە نابین. هەروەکو 42 ساڵ لەوە پێشیش تەسلیم نەبووین و مقاومەتمان کردووە. ئێمە لایەنێک بووین کە لە کوردستانە یەکەم لایەن بووین کە دەستماندا مقاومەتی چەکدارانە لە بەرابەر جمهوری ئیسلامیدا و بە دڵنیاییشەوە هەتا ئەو وەزیەتە بێ و تا بتایبەت دەسێش کە جامعەش لە حاڵی ئاڵ و گۆڕدایە منتەقەکە لە حاڵی ئاڵ و گۆڕدایە لە وەزیەتێکی ئاوادا هەم هەرێمی کوردستان دەبێ ئەوە بزانێ هەم جمهوری ئیسلامی وەکو دوژمن دەبێ ئەوە بزانێت کە لایەنێک نین کە چەک دابنێن یا لایەنەکانی دیکەیش قسەیشمان کردووە ئەو ئامادەجێش هەیە بۆ مقاومەت و بربەرەکانەیەکی متحدانەیش لە بەرابەری ئەو سەرڕۆیانەی جمهوری ئیسلامیدا. بۆیە خاڵێکی مهمیش ئەو پشتیوانی و حمایەتەیە کە خەڵکی کوردستان لە خودی خەباتی چەکداری کردویانەوە دەیکەن. ئەوە ڕۆژانە لەو فەزایدا کە مەرزەکانیان تەنیوە خەڵک کۆڵبەر دەکوژن بە دەیان جواندیانە ئەم دیوە بە هێزە سیاسیەکان پەیوەسە بن. بنابەرین خودی خەباتی چەکداریش ڕیشەی لە ناو دڵی ئەو جامعەدا لەناو ئەو خەڵکەدایەوە هۆکارەکەیشی دەگەڕێتەوە بۆ ئەو
سەرکوت و ئیستبدادی کە جمهوری ئیسلامی هێتی و مەجالی هیچ نەوع خەبات و تێکۆشانێکی دیکەی بەو مەعنا نێش دەتوێت لە عینی حاڵیشدا لە بیریشمان نەچێت کۆمەلگای کوردستانیش لە ناوخۆی خۆی ئەو ئامادەجیەی بۆ بەربەرەکانی و تەقابل هەم لەگەڵ جمهوری ئیسلامی هەیە و هەم عەرسەکانی دیکەی خەباتیش لە حاڵی گەشانەوەدان هەرە ڕۆژانە ئەو اعترازاتانی کە لە شارەکانی کوردستان هەیە معلمین و چەند ڕۆژ لەوە پێش بەدەستێش ئەم بەرنامە زەبتەکەین ناڕەزایەتی کرێکاران و ڕانندەکانی دێهدار لە شارەکانی کوردستان لە جەرەیاندایە و ئەوانە هەمووی نیشانی دەدات کە ئەو بەشانە لە مبارزە لێک جیاکراوە نین و بە دڵنیاییەوە ئێمەش تەسلیمی ئەو هەڕەشە و گڕەشانەی جمهوری ئیسلامی نابین. کاک حەسەن ماوەیە کە لەوانەیە ئەو پرسیارانە ئاراستەی خۆتیشتان بوو بێ هەنێک لە بینەران پرسیار گەلێکمانەکە سەبارەت بە مەسائل و مشکڵاتی ناخۆی تەشکیلات بۆ هەر کام لە ئێمە لە فەیسبوک لە ئینستاگرام و پرسیارە هاتوون بۆ ئێمە پێمان خۆش بوو لەم بەرنامە ڕسمی ئێوە جوابی و پرسیارانە بدەنەوە. یەکی لە پرسیارەکانەوە یەکە لەم ماوەیە کۆنفرانسی سێزدەی تشکیلاتی دەرەوەی وڵاتی حزبی کۆمۆنیستی ئێران بەڕێوەچوو هەڵسەنگاندنی ئێوە لە سەرم کۆنفرانسە چی بووە پێتان وایە کۆنفرانسێکی سەرکەوتوو بوو؟ بەڵێ هەروکو خۆتان ئاماژەتان پێکرد زۆر پرسیار لەسەر مەسائلی ناوخۆی تشکیلاتی لەسەر اختلافات و ناکۆچیەکانی ئەم چەند ساڵی ئەخیری ناو حزبی کۆمۆنیستی ئێرانە هاتووە بۆ ئێمە بخۆشم ڕۆژانە لەگەڵی دەرگیر بووم جوابی پێدراوەتەوە و لە سەبارەت بە کۆنفرانس یا کۆنگرە یا هەمووی ئەوانە پرسیارگەلێک بوون کە هاتوون تاو جێگای بە کۆنفرانس دەگەڕێتەوە من بۆ خۆم بەشدار بوون لە کۆنفرانسە لە وڵاتی سوێد گیرە دوودەن مانگێک لەوە پێش بوو کۆنفرانسێکی ئاسایی بوو کۆنفرانسێ بوو کە لەلایەن کمیتەی خارجی کشوەری دەرەوەی وڵاتی حزبی کۆمۆنیستی ئێرانەوە کە لە نظر خۆیانەوە ماوەی کار و فعالیەتەکەیان وەکو کمیتەیەک تەواو ببوو و ئەندامانی زۆرینەی ئەندامانی و تشکیلاتەیەش داوای بەڕێوەبردننی کۆنفرانسیانەگەر کارێکی زۆر یاسایی و ئەساسنامەییان کرد. ئەو کمیتەیە خۆی نامعرەزی قەزاوەتەوە گزارشی کاری خۆیدا لە عینی حاڵیشدا مەجای کردەوە بۆ ئەرزیابیکردن لێ گزارشێکی سیاسی بە باوەڕی من جامعیان هێنابوو تەهیە کرابوو و نوێنەرانی ئەکسەریەتی مطلقی ئەو تشکیلاتە لەو کۆنفرانسەدا بەشدار بوون بۆیە بەو لە حەزەوە من لام وایە یەکەم ئەساسنامەیی بوو قانونی بوو کە هەر کمیتەیەکی منتەقەیی حەقی خۆی هەیە کە کۆنفرانسی خۆی بگرێت هەروەکو کۆنفرانسای کێشوەریش مەسەلەن تشکیلاتی ئاڵمان حەقی هەیە کۆنفرانسی خۆی بگرێت تەنانەت لەگەڵ کمیتەی خارجیش بە فەرز مخالفت بکات لەگەڵ ئەوە کە قاعدەتەن نایشیکەن ئەوە زۆر تەبیعیە بۆیە بۆ لە حەزەوە ئەوە زۆر ئاسایی بوو. خاڵێکی بە باوەڕی من مهم تێدا بوو کە من بە سەرکەوتنی کۆنفرانسی دەزانم ئەویش ئەوە بوو کە ئەو تعداد ئەعزایی نزیکی 7 نەفەر بەشدار بوون لە کۆنفرانسا لە چەندین جێگای ترەوە لە وڵاتانی دیکەوە لە ئوسترالیا لە کانەدا لە تورکیا لە کوردستان کە لە ڕێگای تۆری ئینترنێت و بەشدار بوون هەموو کەسێک بە ڕاشکاوی و بەبێت ترس لەوەی کە ئیزمێکی پێوە بچەسپێ قسەی دەکرد لە موافقەوە لە مخالفەوە لەسەر تەنانەت فەراتر لە کاری کۆنفرانسیش لەسەر ئەرزیابی یان لە حزبی کۆمۆنیستەکە لەسەر کاری کۆمەڵەیان نەکرد هیچ کەس بە هیچ کەسی نەوت ناسیۆنالیست هیچ کەس بە هیچ کەسی نەوت سەر بە لایەنێکی دیکە هیچ کەس کەسێکی دیکەی متهم نەکرد و ئەوە بە باوەڕی من نقطە قووەتێکی ئەسڵی ئەو کۆنفرانسە بوو هەر کەس قسەی خۆی دەکرد ئەمە باش بوو ئەمە ئەو ڕەوشەیە کە ئێمە ساڵەهایە لە ناو خودی حزبی کۆمۆنیستیش حەولی بۆ دێن کاکە لەو هەموو ئیزمە گەڕێن کە دەینێن بە خەڵکی دیکەوە ئیجازە بدەن بنیادەمەکان لەناو ئەو حیزبەدا لەسەر ئەساسی پراتیک قەزاوت بکرێت لەسەر ئەساسی ئەوەی کەسێک مێشویەکی تر هەڵە کۆڵێ لە هەفتەیەکە چواردانە بەناو مەقالە بەڵام بەڕاستی شتی بێسەرە و بەرە لە یەک دوو دانە سایتی دیاری کراوە بڵاوەکەنەوە لە نەقدی قولی خۆیان کۆمەڵی ئیمروزی یا کۆمەڵی کنونی ئەوە دەبیاتی کە وەختی خۆی حکمەتی لە عەلەیهی ئێمە بەکاریانە برد ئەوانە بنێنە ئەولاوە لێگەڕن با خەڵکەکە تۆ لەسەر لە کردەوەی من بێنە ئەرزیابی بکە کردەوەکەم ئەگەر نیشان لەوە دەدات ئەوە بە قەولی ئێوە ناسیۆنالیستیە دەی خۆ قەزاوتی لەسەر دەکرێتتر بۆ یەکانی بەو لە حازەوە کۆنفرانسێکی ڕاشکاو بوو هیچ کەسێک مەحزوری نەبوو لەسەر ئەوەی کە لە قسەکانیدا خۆی
بێستا بگوشێ بۆ ئەوەی نەتوانێت قسە بکە لە ئینتقاد لە حیزبی کۆمونیستەوە لە کۆمەڵەوە لە ئەرزیابی لە کمیتەی خارج لە خودی کمیتەکەی لە پراتیکیان لە کارکردیان هەمووی ئەوانە باش بوو و دواییش تعدادێکی زۆر لە ئەندامانی و تشکیلاتە خۆیان نامعرەزی قەزاوەتەوە زۆر زۆر تەبیعیە لە هەر ئینتخاباتێکا مثلەن 17 نەفەر ڕێی پێدرا بێ بە کمیتە لەو 17 نزیکی 40 نەفەر خۆی کاندید کردبوو دەی تعدادی ڕفێقی تریش ڕێیان نێناوەتەوە زۆری ئاسایی وەریان کرد هیچ نەکەس هات محفل دروستکە نەکەس هات جەناحی بۆ بتاشێ نەکەس هات لە عەلەیهی ئەوی ترەوە تەوتەعە کراوە پیلان بووە داوا کرا لەوەی کە دەبێ حتمما ڕێیمان پێ بدەن و فڵان زۆر زۆر تەبیعی وەرگیراوە و دەبێ وابێ ئەوە سنەتی ئێمە بووە ئەوە شێوە و ڕەوشێک بووە لە کۆنگرەکانی ئێمەدا لە کۆنفرانسەکانی ئێمەدا چۆتە پێشەوە ئەو بەینانە شتایەکی دیکە کرا بەتایبەت لە کۆنگرەی 17 بۆلاوە لە کۆنگرەی 16 ئەوانە نامۆ بوون بە ڕابردووی ئێمە بە تاریخ ئێمە بۆیە بۆ لە حەزەوە من ئەرزیابی مثبەتە لەو کۆنفرانسە لە بەحسەکانی ممکنە لەگەڵ گۆشەیەکی ئەم گۆشەی ئەو گۆشەی بەحسەکان من تۆ کەسێکی دیکە نهات بێتەوە قسەی خۆمانمان کردووە نەزەری خۆمانمانتۆ مەجال هەیە بۆ ئەوەیە گەر لەر گۆشەیەکیان نەقدت هەیە دوایی لەسەری بنووسی قسەی لەسەر بکەی ئەرزیابی ممکنە جیاواز ببێ لەسەری بەڵام من وەکو کەسێکە لەوێ بەشدار بووم و فەزای کۆنفرانسەکەیشم ئەدی ڕفەقایەک لە وڵاتانی جۆرا و جۆرەوە بەشدار بوون تێدا بە باوەڕ من کۆنفرانسێکی سەرکەوتوو بوو و ئومێدەواریشم لە داهاتویشدا ئەو فێقانەی هەڵبژێردراون بتوان ئەو وەرک و کارانەی خراوەتە سەرشانیان بەڕێوەی بەرن واروە خۆشیان قەولیاندا و کۆنفرانسای کێشوەریش بگرن هەرکام لە وڵاتەکانی شاوانەی کە ماوەی کمیتەکانیان تقریبن بەسەر چووە و ئەوە نوعێکیش خۆ تازەکردنەوەیە خۆ تازەکردنەوەی خۆ لە معرەزی قەزاوەت دانانە عزوی کمیتەیەک مادامە العومر نییە ناترسێ لەوەی کە خۆی بخاتە قەزاوەتەوە با من لە کمیتەیەکە کارم کردووە ئەرزیابی لە کارەکەی من مثبت نییە دەی با خۆم خەمە قەزاوەتەوە من لابسم تۆ بیتە جێگاکەی نەخێت تۆ بووی تۆ لاچی دانێتر بێتە جێگاکەی ئەوە زۆر زۆر تەبیعیە لە تاریخی سیاسی و تشکیلاتی ئێمەدا بۆیە باوەڕ من کۆنفرانسێکی باش بوو ئومێدەوارم ئەو فێقانێشی کە ئەوکو کمیتەی تازە هەڵبژێردا و لە دەورەی کاریانە بەو ڕەخنانش کە گیرا لە کاری پێشومان بتوانن کارەکان بە باشی بەرنە پێش کاک حەسەن لەم کۆنفرانسە کۆمەڵێک لە ئەندامانی کمیتەی ناوەندی حیزب بەشداریان نەکردووە لەسەر تاسیری ئەوانش مارێک لە ئاعزاومانە بەشداری ئەم کۆنفرانسیانە نەکرد هەڵوێستیەوە وەکو تشکیلات لەسەر ئەمە چییە هۆکاری ئەم بەشداری نەکردنە چی بوو من پێم وابێ کارێکی خراپیان کرد هەقوا بوو بێنە کۆنفرانسەوە لەوێ ببوایەتن حتمما قسە و باسی زیاتریش دەکرا حتمما قسە و باسەکانی دەوڵەمەندتر دەبوو ئەوە باش بوو هەروکو لە کۆنفرانسی پێشوشە بەشدار بوون ئەوە بە لە ڕاستیدا مەربوطە بێتەوە بەو گێڕوی کێشانەی کە لە 4-5 ساڵی ڕابردووە لە ناو ئێمەدا هەیە بەوەش دەگەڕایەوە کە ئەو ڕفێقانە پیان وابوو کە ئەوە بەو شکڵە مەسەلەن کۆنفرانس نابێ بەرگوزار بکرێ بەڵکو دەبێت جەناحی بێ دەبێت بە پێی جەناحەکان ساهمیان ببێ ئەوە هیچ شتێکی ئاوا لە ناو ئەساسنامەی ئێمەدا پێشبێنی نەکراوە نەبوو کۆنفرانس نەبوو کۆنگرێ حیزب نەبوو کۆنگرەی کۆمەڵە ئەوجار ئەو ئاینامەیەش کە لەلایەن کۆنفرانسەوە داڕێژرا بوو مغایرەتی لەگەڵ هیچ ئاینامەیەکی تا ئێستای کۆنفرانسەکان نەبووە بەڵکو هەرەوە ئاینامە بووە نەختێک ئەم لاولای پێکراوە ممکنە تعدادی مەسەلەن 4 نەفەر بوو 6 نەفەر بوو بە 5 نەفەر یا 4 نەفەر تعداد زۆر و کەم کرابێ ئینا هیچ فەرقێکی لەگەڵ ئاینامەکانی ترکە جاران خودی ئەو ڕفێقانەش بەشداریان تێدا دەکرد نەبووە بنابەرین نەهاتنی ئەوان بۆ ئەوە لە واقعدا بۆ ئەو اختلافاتانە دەگەڕێتەوە کە لە عەرزی ئەو چەند ساڵەدا بە باوەڕم بەسەر و حیزبیان تەحمیل کردووە و ئەوە لەو چوارچێوەیەدا بوو ئەوان ئەگەر بیان زانیایە لەو کۆنفرانسەدا ئەکسەریەتن چون ئەوان هەموو حەول و دەوڵەکان لەسەر ئەوەیە ئەقەلیەت بوونیان بۆ تەحمل ناکرێت لە سوورتێکە ئەمە وتومانە لە کۆنفرانسێکە لە کۆنگرەیەکدا لە نشستێکە ئەگەر ئێمە ئەقەلیەت بین زۆر تەبیعی وەکو ئەقەلیەت کارەکەین بەڵام ئەو ڕفێقانەی ئێمە بەداخەوە ئەوەی کە سنەتی تشکیلاتی ئێمە بووە قبولی ناکەن حتا من لە بیرمە وەختی خۆی تعدادێک لەوان نەڵم جمعیشان تازەتر هاتوون و بۆ تشکیلاتە پەیوەست بوون و ئێستا لەو موقعێتانەدان ڕخنەیشیان لە جەرەیانی کاک عەبدوڵڵا متەدیوانە ئەوە بوو کە کاک عەبدوڵڵا بە ئەقەلیەتەکەی خۆی ڕەزایەت نادات ئەمڕۆ خۆیان هەر عینی خەریکن ئەوە تێکرارەکەنەوە هەر عینی پایان لۆ جێپایە داناوە بۆیە بەو لە حازەوە نەهاتنی ئەوان مسبب ئەندامانی دەرەوە نەبوون مسبب خودی کمیتەی ئیجرایی بوو کە ئەو نەزەریان ئەوەیە کە لە هەر بەشێکە لە هەر گۆشەیەکە بەبێ سەهیمبوون لە کمیتەکانە بەو قەولی خۆیان بەو ئەندازەی کە وەزنیان هەیە
و ئەو بەو اختلافاتیش کە دایان تاشیوە لەو تەشکیلاتەدا ئەس جملە ئێمە چەپین ئێوە ڕاستن ئێمە کۆمونیستین ئێوە ناسوین دەبێت بە ڕسمێتی بناسی نازانم چی حازرە بێ خۆت کوشیە بکەوە وای خۆت تەنافەکە بخێتە ملی کەسێکەوە پێی بڵێ هاانێ بیخە ملی خۆتەوە سەدەڵەکەی لە ژێر پای خۆ لابێ منێک کە هەموو تەمەنم لە پێناوی ئینسانیەت لە پێناوی بەرابەری لە پێناوی سۆسیالیزم و کۆمونیزمان خەباتم کردە بێم بخۆم بڵێم ناسیۆنالیستم وڵا کەسێکیش کە پێم وابێ هەر لەو ڕێگایشدا هەنگاویشی هەڵ نەگرتو بێم ئەو کەم بە کۆمونیست ئەخر لەکوێ دنیاداشتی وا بووە ئەوە شتێکە فقط لە پراتیکە ئەتوانی نیشانی بدەیت کە چەندێک کەسێکەیە چەندێک حازرە خەتەر بکە بۆ تەشکیلاتە چەندێک فیداکاری بۆ بکە چەندێک خۆی بخاتە معرەزی قەزاوەتەوە لە هەر بابەتێکەوە بەخۆ بە شعار ناکرێت جا بۆیە نەو نەهاتنە لە ڕاستیدا مەربوتە بۆ بەو داڕێژکاریەی کە ئەوان لە ناو تەشکیلاتە کردویانە بەو فەزایی کە دروستیان کردووە کە من پێم وابێ فەزایەکی واقعی نییە و ئەوڕۆکەی جوابیشی وەرگرتێتەوە هەم لە ناوەوە هەم لە دەرەوە هەم لە ئێرە لە کوردستانە مێدەوار بووین ئەو مێدەوارین کە وەرفێقانە دەستەوە هەڵبگرن بەڵام بەداخەوە ڕوتی ڕووداوەکان وانە چوە پێشەوە وانەچێتە پێشەوە پرسیارێک کە زۆر ئاراستەمانەکرێک وە زۆر ئەتوانم بڵم بووەتە مەشغەڵە ئەوەیە کە ماوەیەکە کۆمەڵێک کەس تەلەڤیزیۆنەکان ڕاندازی کردووە بەناو کۆمەڵە حزبی کۆمونیست ئێران خەریک پەخشی بەرنامەکە جریانم تەلەڤیزیۆنەچەوە ئێمە تایسە چیمان کردووە بۆ ئەو تەلەڤیزیۆنەی شەر لە چوارچەوەی ئەو کێشانەی کاتوێتە پێشەوەیە دەگونجێت ئەو تەلەڤیزیۆنە هەر بەو ناوەوە بەناوی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و تەلەڤیزیۆنی حزبی کۆمونیستەوە ئەو ڕفێقانن ئەرە لایەنەی دیکەن کە ئەوەیان ڕاگەیاندووە بەو ناوە کارەکەن بەڵام من پێم خۆشە چەند شت لێرە وەبیری ئەوانیش وەبیری بینەرانیش بێنمەوە کە مەسەلەن وەختی خۆی تا ئێستێشی لەگەڵ بێ ئێمە لەگەڵ ئەو لایەنەی کە ساڵی 2000 لە کۆمەڵە جیابوونەوە وەرخوانیان ناونا کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران فقط بە سرفی ناوەکەیان ئێمە حەزر نەبووی تاکوونێزەکانی ڕابطەی سیاسیشیان لەگەڵ بکەینەوە ئەو ڕەوابەتێکیش ئەگەر دروست بووە بەشێکی بە خاتری وەزعەتی هەرێمی کوردستان و کار و مشکلاتێکە لێرە هەیە مەسائلی ئەمنیەتی خەتەرهایەکە لەسەر هەموو لایەکەیەوە خودی ئەو ڕفێقانە زۆر زۆر پێداگر بوون لەسەر ئەوەی کە ئەوە استفادەیەکی نامەشروع لە ناوی کۆمەڵە کراوە هەر بەو دەلیلەیش ئێمە ئەوان هیچ لایەکمان حازر نەبووین کە ئەو مەشروعیەتە وتمانە کاکی جان ئێوە ناوەکەتان دەبێت لەگەڵ ناوەرۆکەکەشدا نابێت ئەو ناوە هەیە ئەو ناوە هەیەەوە ئەوان ئەو کارێک کە کردویانە ئەوە جەمبەیەکی کە بەو لە حازە و خۆیان کە ڕەخنەیان بوو لە خەڵکی دیکە ئێستا عینی ئەو کارە دەکەنەوە کە خەڵکی دیکە کردوێتی مزافەن بڕێک شت ئەوان کردویانە ئەمان تەنانەت ئەوان باشتریان ڕعایت کردووە مەسەلەن تەلەڤیزیۆنیاندانە پێش ئێمەژ یا ئەو سەر و بەندانە تەلەڤیزیۆنیاندانە تەلەڤیزیۆنەکەیان ناونە نا تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕۆژهەڵات ناوی تەلەڤیزیۆن حتا لایەنێکی تر کە لەوی دیکە جیا بووەوە ئەوانیش تەلەڤیزیۆنەکەی خوانیان ناونە نا ڕۆژهەڵات ناویان نا ئاسۆی ڕۆژهەڵات ناویشی دیکەیان لێنە نەشریەکانیان ناونە نا پێشڕەو ناویان نا ئاسۆی ڕۆژهەڵات ئەوی تر ناوینە ناویشی دیکەی لەسەر خۆیدانە یعنی حتا لە باری شێوەی کارەوە کە ڕخنیان لە خەڵکی دیکە بوو خۆیان ئەوانیان ڕعایەت نەکرد وی ئەو تەلەڤیزیۆنەی کە ئێستا هەیە بەو ناوەوە خەریکن کاری پێدەکەن لە ڕاستیدا لەگەڵ سنەتەکانی کار و اختلافاتی ئێمە نایەتەوە مەسەلەن کۆمونیزمی کرێکاری جیابوونەوە خۆیان ناونا حیزبی کۆمونیستی کرێکاری خۆ گوتیان ئێمە لەگەڵ ئەو حیزب ئەوە چاکە و خراپی و حیزبمان بەجێشتە بۆ خاوەنەکەی وەختی خۆی ئەوەیان وت لە حیزبی کۆمونیستی کرێکاری حیزبێکی کە جیابووە خۆی ناونا حکمەتیست خۆیان جیان کردەوە بلاخرە سەریان لەو کۆمەڵگایە نەشێوان لە حکمەتیستانی شعاب بوو خۆیانیان ناونا حکمەتیست خەتی ڕسمی ینی ئەوان هەر بەو ناوەوە هەر بەو لۆگۆوە هەر بەو شێوەکارەوە ئەخ خۆمە نایێتەوە وەجال جامعەیش قەزاوەتەکە لەسەر ئەوە کردویشێتی وێ تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەو ناوە سەبت کراوە ممکنە کەسێک پیوابی مەسەلەن ڕێگاکاری قانونیش هەیە بۆ ئەوە کە بەری پێ بگیرێ یا تادادێتتر پێمان وابێ لێ گەڕ با جامعە بۆ خۆی لەسەرەوە قەزاوەت بکات بەجێ ئەوەی مەسەلەن بڵێ ئەم کارە خۆ ئەخلاقەن کارێکی خراپیان کردووە چونکە هەیە تەلەڤیزیۆنەکە هەیە سایتەکەی بکاکە تەجربەی ئەو چەند ساڵی لە ئینشعاباتی ناو هەمووی ئەحزابە نیشانی داوە نە لۆگۆ کارسازە
نە ناوی تەلەڤیزیۆن کارسازە، نە ناوی نەشریە کارسازە، بەڵکو پاراستنی ئەو ئوسول و پرینسیپانەی خەڵک لەسەری قەزاوەتەکە. خۆ ئێستا چوار لایەن بە ناوی کۆمەڵەوە کارەکە، سێ لایەن حەدیقەل ناویان کۆمەڵەیە دانێتە ڕەوتی سوسیالیستی کۆمەڵەیە. بەڵام ئایا کونێ جامعە هەمووی ئەوانە وەکو یەک هەڵە سەنجێنێ؟ بە باوەڕی من نا. ئەو ڕۆکە جامعەیەکی سیاسیە، ڕاست و چەپەکەی دەناسێ، دەستی ڕاست و چەپی خۆی دەناسێ، دەزانێت ئەو جەرەیانی کە لەسەر سنەتەکانی کۆمەڵە هاتووە دەیپارێزێ دیفاعی لەیەکە، جەریانێک بووە کە بە کۆمونیزمەوە ناسراوە. جەریانێکی دیکە کە دەڵێ مەسەڵەن ئێمە باوەڕمان بە کۆمونیزم نەماوە، خەڵکی دیکە کۆمونیزم شکستی خواردووە فڵان بووە، خۆ قەزاوەتەکە لەسەرەوە. دەی بۆ ئەم ڕفێقانەیش کە تا ئێستش ئێمە لە ناو حیزبێکا بەیەکۆین عینی ئەوەیە، ئەوە لۆگۆی تەلەڤیزیۆنەکە نییە خەڵک جەزب بکە، بەڵام هەر ئەوە نییە خۆ لەو جونبشەدا خەڵک قەزاوت لەسەر پراتیکەکە، قەزاوت لەسەر سیاسەتەکە، قەزاوت لەسەر فیداکاریەکە. هەزار یەک فیداکاریان بۆ کرد، ئەو هەموو گیان بەختکردووی هەیە. جا بۆ یەکانێ من پێم وابێ ئەو شێوە کارە، ئەو شێوەکارێکە کە حتا لەناو ئەحزابی دیکەیشا بەو شکڵە ڕایج نەبووە، حتا لەناو مخالفانە ئێمەدا کە ئەو هەموو جیابوونەوەیش لە وتم لە کۆمونیزمی کرێکاریەوە بۆ ناوێکی تریان بۆ خۆیان هەڵبژاردووە. ناکرێت قسە لە تەمەدن بکەی، ئێمە متەمەدنین، بەڵام پێت وابێ ئەگەر ئەو لۆگۆ ئەگەر تۆ حەقانیەتت پێ بێت و بە قەولی خۆت جەریانی کۆمونیستیەکە بی و ئەو لایەنەی تر جەریانی ناسیۆنالیستیەکە بێ، دڵنیا بە خەتی کۆمەڵە خەتێکی کۆمونیستیە. خەڵک بۆ دوی تۆکەوێ، بە دوی لێگۆکەت ناکەوێ، بە دوی بێژەرەکەت ناکەوێ، بە دوی سیاسەتەکەوێ. ئەگەر قبوڵمانە ئەو جامعەیەکی سیاسیە، خەڵک بە دوی سیاسەتەکەوێ. بنابەرین ئەو کارە بە باوەڕی من ئەخلاقەن جایز نییە، تەشکیلاتیەن جایز نییە، پرینسیپەن جایز نییە، بە دەلیلی ئەوەی کە ناوەکە هەیە. بە ئەو ڕفێقانە ئەگەر ناوێکی دیکە تەلەڤیزیۆنیان داناوە مبارەکیان بێت. ئەو جامعە قەزاوەتە کاتچەنە بینەریان هەیە نییانە، من هیچ ناڵم لێرەوە بڵم زۆرە کەمە هەچیەکەیە کە پێم وانییە زۆرە، بەڵام هەر کەسێکی تمەشا هێنە کات گردنی ئازابێ با ببین و قەزاوەتیش کە لەس قەزا بیان بینن، زان تەفاوەتی فکریان نگەرشیان لەگەڵ ئەو جەرەیانەی کە ئەسیل بووە بە تاریخی کۆمەڵی لەگەڵ خۆی هێناوە، زان تەفاوتەکانمان لە چیایە هینێکی نییە بێشم باشە ئەوە بکرێت. بەڵام ئەو کاری کە ئەوان کردویانە لەگەڵ پرینسیپی کاری سازمانی و حیزبی تا ئێستەی هیچ لایەنێک نایێت، ناو حزابی چەپە سوسیالیستیە، هەر کەسێک شتێکی بۆ خۆی داناوە. دەڵێم لەباری ئەکسەریەتی و تەشکیلاتە و ئەکسەریەت نین، لەباری تەنانەت سنەتەکانیشیەوە. تۆ تمەشاکە مەسەلەن هەرو کۆنفرانسەی کە لە دەرەوە گیراوە، ئەوان ئاخرین پلەنۆمێک کە گرتویانە ڕایان گەیانووە اختیاریاتیان داوە بۆ کمیتەی ئیجرایی کمیتەیەک دابنێ، سابقەی نەبووە لە ناویەت لە چەپا سابقەی نیشتیاوە، چۆن کمیتە دانی لەکوێ لەگەڵ ئەساسنامە بێتەوە؟ تۆ بۆ خۆت ماوەکەت بەسەر چووە، تاریخەکەت گوزەراوە، ئەکسەریەتی و تەشکیلاتە مخالفتە. ئەکاکە خۆ دەوڵەتهای ئیستبدادی یا دیکتاتۆرەکان واکەن، چۆن نتوانێ ئەوە کە کردیشت؟ ئەخر چۆن ناوی دەنێ کمیتەی خارجی کشوەری مەسەلەن حزبی کۆمۆنیست، چۆن ناوی دەنێ کۆنفرانسی ئەقەلیەتێکی بەقەلیەتەکەی خۆتۆ ناوی ئەوە بنێ؟ بەڵام چۆن نتوانی ئەو کارە بکەی؟ ئەی ئەساسنامە، ئەی مەوازینی تەشکیلاتی، ئەی پرینسیپای حزبی، بۆیە ئەو کارانە بەڕاستی نایێتەوە. و من پێم وابێ ئەوە نەکەن باشە، بە زەرەری ئەعتیباری خۆشیانە ڕفەقایەکن ساڵهای ساڵ بەیەکەوە کاری هاوبەشمان کردووە، مبارزەمان کردووە، ئەو جەرەیانەمان هێناوە بەداخەوە، ئەو کێشانیان بەو جێگایە گەیان، ئەو کێشانە بۆ ئەوە نابوو وای لێبێ، بۆ ئەوە نابوو بۆ ئاستە بگا کە ئێستا و تەشکیلاتە ترازان تێدا دروستەوە بە قەولی خۆیان و بە شانازیشەوە کەسانێکیان هەن کە زۆر جددی حەولەدەن بۆی هەرچی زووتر ئەو ئینشعاب ڕسمیت پەیدا بکە، ئەوە ڕای بگەێنن بە ڕای بگەێن خۆیان نەزانن. خۆ بلاخەرە سبحینێ جامعەیش قەولی خۆیان دەڵێن جامعە قەزاوەتەکە، جامعەش قەزاوەتی کردووە. ئەوەیە کاک حەسەن، ماوەیەکە قسە و باسێک زۆر وە نیگەرانی گەلێک زۆر هەیە سەبارەت بە کێشە ناخۆیەکانی حزبی کۆمۆنیستی ئێران و نەبەستنی کۆنگرە کە ماوەی 5 ساڵە کۆنگرە قسە و باسی ئێمە لەسەر مۆزوع چییە؟ من پێم وابێ ئەوە کارێکی خراپە. ئێمە بلاخەرە هیچ مەرجەیەکی بانتر لە کۆنگرەمان نییە، لە هەر جێگایەکی شابێت، هەر حزبێکیش بێت، تۆ تاو کاتێک کە بەیەکەوەی حەق وهەیە کۆنگرە بگری. ئەوە مەسەلەن ئێمە کۆنگرەمان بگرتە بچواتینە کۆنگرەوە لەوێ قسەمان کردایە، من پێم وابێ لەوانەیە خودی کۆنگرە ڕێگا حەلێک بووە، بەشێ لە کێشەکانی تێدا حەل بکرێ. بەڵام وەها کۆنگرەیان ئاڵۆز کرد، وەها کۆنگرەیان پێچان کە کۆنگرە بەرگوزار نەبوو. لە سوورەتێکە کە تۆ 5 ساڵە لە موقعیتێکە قەرارێک 3 ساڵی گوزەراوە، خۆ ئەو هەموو ئێمە نەقدمان لە سیستمی بۆرژوازی و پارلمان و ئەملا ئەولا هەیە، دەڵێن خراپە فڵانە چیە لێ بێلێ لە حەد لە 3-4 ساڵ جارێکە
انتخاباتەکەی خۆی بە هەموو خراپیەکانیەوە دەکات خۆی من ناتوانین لەوان خراپتر بین آخر خۆی من ناتوانین 5 ساڵ ناکابرا لە 5 مانگە ڕێی دەگۆڕدرێ ممکنە کەسێک لە عەرزی ئەو 5 مانگ لەوە پێشتر ساڵێک لەوە پێشتر ڕێی بە من داوە بە تۆ داوە ئێستا پەشیمان بێ لە ڕێیەکەی حەقی هەیە انتخابمان کاتەوە یان نە حەقی هەیە جارێکی دیکە باشە بۆ من دەبێ خۆم نێمەوە معرەزی قەزاوت با ڕێی نەهێنمەوە با نەبی بە کومیتە مەرکەزی چ دەقەومێ ئەو خەڵکەیەکێمە لە هەموو انتخاباتەکانە تعدادی خۆی کاندید کردووە تعدادێکمان ڕێیمان نەهێناوە تعدادی ڕێیمان هێناوە باش ئەوانی ڕێیان نهێنانی شعابیان کرد ئەوانی ڕێیان باش ئەقەلیەتێکی بە قەولی خۆت کۆمۆنیست بە هەر ناوێکەتە هەر بەو ناوی کە خۆت دەیڵێ مبارزە بکە لەگەڵ ئەو ئەکسەریەتەی کە پێت وایە لەو خەت و ڕێبازە لەیداوە ڕاستە ناسیۆنالیستە نازانم سەر بە کوێیە بە چییە خۆ خەڵکەی دیکە عەقڵی هەیە خۆ عەقڵی لە چاویدانیە لە مێشکیدایە تەشخیصی هەیە بۆ یەکانێ نەگرتنی کۆنگرە نەفسی نەگرتنی کۆنگرە بۆ خۆی بەشێ لە ئاڵۆزیەکانی ئێمەی دروست کرد بەهانە هاتەوە مەسەلەن کۆرۆنایە کۆنفرانسی خارجی کیشوەرمان گرت و کۆرۆنا مانع نەبوو نەتەوەی یەکگرتووەکان 200 دانە دەوڵەتن لە کۆنفرانسی لە مەجمەعی عمومی سازمانی ملەلی چەند مانگ لەوە پێشا بەشداریان کرد تعدادێکیان حزوری تعدادێکیشیان لە ڕێگای دنیای مجازیەوە 200 دەوڵەت تێدا کۆبووەوە مانع نەبوو بۆ ئەوەی کە کۆنفرانس های منتەقەیی کۆنفرانس های فەرامەنتەقەیی هەمووی ئەوانە گیرا کۆرۆنا بەهانە بوو لە ئەسڵدا ئەو سیاسەتە بوو کە ڕفیقانەی ئێمە دایان نابوو و ئەو دابەشکاریش بوو کە بە تەشکیلاتیان کرد ئەختۆ بە من بڵێ ناسیۆنالیستی بە من بڵێ مرتەجعی کۆنەپەرستی فلانی ئەوەیەکی شتی خراپە لە دەم تا بێتە دەرەوە لەگەڵ حسێنی شریعەت مەداری فەرقت نییە لەگەڵ حیزبی توودە و ئەکسەریەت فەرقت نییە لەولاشۆ با کۆنفرانس کۆنگرێکیش بگرین یا کۆنفرانس یا پێشمان بڵێن چەپ دەڵم کاکی بێن لەکوێ ئەمە دێتەوە تاریخیشت ئەوە ناڵێکە تۆ چەپی ئابۆ ئەدەبیات ئەو ئەدەبیاتە نەبووە لە ناو ئێمەدا ئەمە ئەو فەرهەنگەتان لەکوێ هێنا جا بۆ یەکانێ من دەڵێم ئەوانە هۆکار بوون و گرتنی کۆنگرە ئێستش ئەو ڕفیقانە تەقەن خۆەوەن خەیاڵیان نیە کۆنگرە بگرن بەڵام ئێمە خەیاڵمانەیە کۆنگرە بگرین هەم کۆنگرەی کۆمەڵە دەگرین لە مانگەکانی داهاتوودا و هەم دوای ئەوەیش یا پێش ئەوە بەرحەڵ لەو فاصلانەدا کۆنگرە حیزبی کۆمون ئەکسەرێتی ئەندامان داوایان کردووە ئەو ئەندامانی ئەو تەشکیلاتە دەتوانن بلاخرە تشکیلاتێک ممکنە ڕاهبەریەکەی لە بوومبارانێکە تێدا بچێت ڕاهبەری نامێنێت ئەو تەشکیلاتە چ دەکاگەر بێوە ئیدامە بەکارەکەی بدا خۆ دەبێت ڕاهبەریەک دروستکە بۆ خۆی تر ئەتوانێت کۆمیسیۆنێک دروست بکە کۆمیسیۆنی سازماندان و بەڕێوەبردننی کۆنگرە هەر نەفسی ئەوەی توانێت کۆنگرە بگری بۆ ئەوەی کە تەجدیدی ئارایشی ڕاهبەریەکەت بکەیتەوە ڕاهبەریەکەت نەماوە ڕاهبەریەک بەرەو انحراف ڕۆیشت بەرەو خەتێکی خراپ ڕۆیی ئەندامانی ئەو تەشکیلاتەکە معتەرزن چ دەکەن دەبێت دەست لەسەر دەستدانێت ڕێگاکەی ئەوە نییە یا هزار مشکلەی تر ممکنە بێتە پێشەوە بنابەرین ئەعزای ئەو تەشکیلاتە حەقی خۆیانە تەنانەت کۆمیسیۆنێک دروست بکەن و توانن خەلقی مەسئولیت بکەن لە ڕاهبەریە کە نامەسئول بێ ئەوە شاملی کۆمەڵیشە بێ من ناڵێمەوە فقط بۆ حیزبی کۆمۆنیست و بەعام ئەوە باسەکەم کۆمیتەی مەرکەزی کۆمەڵیش کە جوابی تەشکیلاتەکەی نەداتەوە هەر کۆنگرە نەگرێت و بیخاتە دواوە ئەندامانی و تەشکیلاتە توانن داوا بکەن سازمانێکی منتەقەیە دامانی تەشکیلاتی کوردستان داوا بکەن کە ئێمە دەمانەوێت لە فاستێ ئەو تاریخەوە تا ئەو تاریخە کۆنگرەی کۆمەڵە بەرگوزار بکەن حەقی تەبیعی ئەساسنامەی خۆیانە بۆ حیزبی ژوایە بنابەرین ئەگەر ئەو دەلایل و بەهانانەی کەم ڕفیقانەیە نایەنەوە لە ئەسڵدا بۆ دابشکردنی کورسی بوو بۆ ئەوەی کە بۆ خۆیان ئەو ڕاست و چەپەی کە دروستیان ئەو بلشوی و منشویکەی کە دروستیان کرد ئەو کۆمۆنیست و ناسیۆنالیستەی کە بۆ تەشکیلاتیان ئاوا نامەسئولانە پێ دوو شەق کرد انتزاریان نەبێت کە ئەخ باشم نەگەر ناسیۆنالیزم بۆ ڕێی بدەم بە تۆی کۆمۆنیست لەکوێ لە چ منتەقەیەکە ئاوا هاتووە بۆیە ئەو دابشکاریە نامەسئولانە بوو نەگرتنی کۆنگرە نامەسئولانەیە و ئەوان ئەوەی کە زۆر بە شەنازیەوە بەتایبەت چەند نەفەریان کە لە بەڕێوەبەرانی و تەلەڤیزیۆنی کە دایان ناوە هەنوو زۆر حەولەدەن بۆ مەسەلەی ئینشعاب و ئەوانە بارها ئەمانیان تێکرار کردوێتەوە کە ئینشعاب کراوە ئینشعاب بوو ڕسمێتی پێ بدەن ئینشعاب بۆ چێ بەری پێکردن ڕسمێتی پێ بدەنەوەوانە بۆچی ڕسمێتی پێ نادەن هەر بە ناوی و جەناح بلشویەکەی خۆتانەوە ڕای بێنن و ئێمەش قەیناکەس بحینە جامعە قەزاوە دەکایت لەسەرەوە جا بۆیە مشکلەی نەگرتنی کۆنگرە ئەوانەیە ئەوەیە کە عەزای ئەو تەشکیلاتە دوو سێوەمی عەزای ئەو تەشکیلاتە داوای کردووە وەختی خۆی لەسەر مەسەلەی حتا ئاینامەیە کە ئەوان دایاننا لەسەر ئەو ئاینامەیە وتمان کاکە بەو ئاینامە ئێوەش و دینە کۆنگرە بیگرن تا بە ئاینامەکەی خۆشیان وەفادار نەبوون
ئەو شەرت و شروتێکەدایە ناکابرا ڕۆستاوەرە خەری بجنێ بۆ تەشکیلاتادا خۆ معلومە بە دەلیلی بێ پرەنسیپی ئەخراج کراوە تۆ ناتوانانی ئەو بێنی تۆ ناو تەشکیلاتە ئەعزای ئەو تەشکیلاتە معتەرزە پێت لەسەر ئەوە بێنی مەسەرەن تەشکیلاتێک تووشی ئەو جێسەڵ و شقاق و جیابوونەوە ئەوانەکەی بۆیە مەسئولیەتی نەگرتنی کۆنگرە لەسەر شانی ئەوانە مەسئولیەتی عواقبەکەشی لەسەر شانی ئەوانە چۆن بەرپرسی ئەوەن مەسئولیەتی کۆنگرەی کۆمەڵی لەسەر شانی ئێمە بەرپرسی ئەوەی لە کۆنگرەی حەفدەدا ڕێیمان پێدراوە ئێستا ئەو هەر ئەرزیابییان هەیە خۆیان نەزان ئەرزیابی چییە بەڵام ئێمە دەبێت خۆمان بخینە معرەزی قەزاوەتەوە و ئێمە ئەوە دەکەین لە چەند مانگی داهاتوودا کۆنگرەی کۆمەڵە دەگرین و لەوێدا با ئەو تەشکیلاتە لەسەرمان قەزاوەت بکە ئەرزیابی و ئەگەر کۆنگرەی کۆمەڵە و دواکەوتووە با ئەوە بڵێم لێرەوە کۆنگرەی کۆمەڵە ئێمە پێشتر ئاوا بووە کۆنگرەکانمان بفاستەی یەک ساڵ جارێکەوەی گیراوە وا تەنزیم کراوە کە هەر ساڵێ دو ساڵ جارێک کۆنگرەیەک بگیرێ ئەو خەلەعی کە ئەوان دروستیان کرد ئەو مشکلەی کە ئەو فێخانە دروستیان کرد بوو بە باعسی ئەوەی کە کۆنگرەی کۆمەڵەش بە دواب کرێ بۆیە ئەوان کە ئێستا تەسمیمیانەوەی کە کۆنگرەی حیزب هەر نەگرن ئێمە کۆنگرەی کۆمەڵە دەگرین و بە دوای ئەوەشدا ئەعزای ئەو حیزبە کە سوورن لەسەر ئەوەی کە کۆنگرەی حیزبیش بگرێ کۆنگرەی حیزبیش دەگرێت. زۆر سپاس کاک حەسەن من پرسیارێترم نەماوەیە گەرێوە پێتان وایە شتێک هەیە کە بە قسە و باسەکانتان زافەیەکەن فەرموو. من بەڕاستی هیچ علاقەیەکم بە خودی ئەم بەحسانە نییە بکرێ بەڵام بەداخەوەوان ڕۆژانە وتم لەو کاناڵەوە کە دایان ناوە بەردەوام خەریکی وتنەوەی ئەم بەحسانن داوای من لە ڕفێقەکانی خۆمان لە ناو ئەوەیە کە ئەم بەحسانە هەرچی زیاتر حاشیەی کردەوە هەروەکو ئەوان کە ئەو هەموو تەبلیغاتە لە ساڵێکا چەندێکا دەیکەن ئێمە ممکن لە عەرزی ساڵێکە جارێک جواب دەینەوە ئەمە ئەوان ناڵێن نشعاب کراوە خۆ باشە ئێمە وەکو لاینەکەی نشعاب کراوە بە احترامیشەوە بۆ ڕفێقانە ئەو هەموو ئتهامش ئەوان لێمە دێن لەوانی نادەین بەڵام ئێمە کاری خۆمان بکەین ئەو جامعە خەڵک برسیە خەڵک هەژارە خەڵک نان نییە بیخوا ئێستا بۆ هەموو دەرد و ئازارەوە ئەوان هەیە دەرد و ئازاری تریان بۆ زۆر نەکەین نشعابیش کراوە کۆمەڵە زۆر لە تمەی دیبینی و زۆر کارەساتی بەسەر هاتووە لە گیانبەختکردنی بەشێ لە ڕاهبەرانیەوە لە دووسێدانەی نشعاب کە پێی تەحمیل کراوە هەمووی ئەوانە ئێستش ئەو ڕۆکەش و ڕفێقانە زۆریان پێخۆشە ڕایانگەیان و نشعاب بووە و بە دەبدەبە کەبەوە دێڵێن ماڵیان ئاوەدان بێت هەر کەسێکێتە شوێن کاری خۆی بۆیە من داوام ئەوەی لە ڕفێقانی ئێمە لە ناوە کەمترین وەخدانێن بە ئەو کێشانە کەمترین مەشغەڵەیان بێ دنیایەک مشکل هەیە جمهوری ئیسلامی دوێ ئەو ڕفێقانە سبحەینێش ئەگەر لەسەر ڕێبازێک بمێنینەوە چه ئێمە چه ئەوان لە پەنای کابی نزیکترین ڕفێقە بین بە یەکتری نابین بە مخالفی یەکتری و شاگەری هەی زۆریان کردوان هیچی بە هیچ جێگایەک نەگەیشت چونکە جامعەش قەزاوت بە قەولی خۆیان با جامعە قەزاوت کە حقیقەتی ئەوەی جامعەش قەزاوتی کردووە کۆمەڵە لە جێی خۆیەتی ڕاهبەری کۆمەڵەش تازێشی دەکەینەوە بەرنامەی سیاسەتی ئیستراتی هەر شتێکی لازم کات تازەتر یەکەینەوە بە ڕۆژ یەکەینەوە بەڵام ئێمە سووری لەسەر ئەو ڕێبازی سووری کۆمەڵە و لەسەر ئارمانهای کۆمونیستی کۆمەڵە و خودی حزبی کۆمونیستیش بۆ یەکانە بۆ لە حەزەوە من داوام ئەوەیە لە ڕفێقەکانی ئێمە کە ئەم مەسائلانە هەرچی زیاتر حاشیەی بکەنەوە هەرچی زیاتر دوور بن لەو جێرە و کێشانە لەگەڵ ڕفەقایەکە لە ناوە بوون طبعاً کەسانێکە خەریکی تەخریبن ئەوە شتێکی دیکەیە ڕفێقی ئێمە نابێ ئەوانە بکەن نابێ هیچ نەوع حملەکردنێک بە هیچ شخصێک بە هیچ شخصیەتێک بە هیچ شتێک لەوانە نابێ بێتە پێشەوە دژمنی ئێمە جمهوری ئیسلامیە دژمنی ئێمە کۆنەپەرستی ناوخۆیە دژمنی ئێمە ڕەوتە ئیرتجاعیەکانی کە خەریکن ئەو کۆمەلگا بەرودواوە دەبنەوە لەگەڵ ڕفێقانە هیوادارین بە نەتیجەیەکی باش بگەین لە کێشەکانیشمانە بە نەتیجەش نەگەیشتی دوو دۆستین لە پەنای یەکدا با کار بکەین بە ئەو جامعە زۆر زۆر بڵاوە فراوانە بەرینە ئەو جامعەش توانێت سبحەینە قەزاوت بکات لەسەر کار و کردەوەی هەر کەسێک و هەر لایەنێ بۆیە من ئەوە بەلامەوە گرینگە بۆ بنەماڵی گیانبەخت کردوانمان بۆ تێکۆشەرانی کۆمەڵە بۆ هاوڕێیانی ئێمە لە ناوخۆی کوردستان لە دەرەوەی کوردستان ئەوەندە خۆیان بە بەحسانەوە خەریک نەکەن ئەوەندە وەختی پێوەدابێن کە ئەرزشی هەیە نە گەورەی بکەنەوە نە مەشغەڵەیان بێ خەریکی کاری خۆیان بن خەریکی فعالیەتی خۆیان بن دنیایەک مەسائل لە بەرامبەری ئێمەدا قەراری گرتووە مەسئلەی ژنە مەسئلەی جەوانانە مەسئلەی ئەعتیادە مەسئلەی بێنانی و ئاویە مەسئلەی فەقرە کاکە خەڵک خەریکە لە برسا دەمرێ ئێستا جارێکانی کێشەی تۆ ناسیۆنالیستی تو من کۆمونیستم نەخێر من کۆمونیستم تۆ ناسیۆنالیستی وڵا خەڵک بە معنایەک کە خۆیان دەڵێن تەئەسف ئەخۆن بۆ ئەو نوع عەقڵیەتە جا بۆ یەکانە من تەنها تەوسیەکەشم ئەوەیە ئەوانە بکەین وە لە عینی حاڵیشە بە نیسبەتی داهاتووی کۆمەڵیشە من ئەوەی توینانە ئادەم بە خەڵکی کوردستان کە دڵنیا بنەوەی کە کۆمەڵەکەی جارانە ڕاستە ئەگەر شتێک اتفاقێ بێت یا بەقەولی ڕفێقانە بووە ئەوە لەتمەمان لێدا دەورەیەکە
ئەوەیش بە هەرحاڵ هیوادارین بە هێمەتی ئەو خەڵکەی کە هەمیشە لە پشتی کۆمەڵە بوون ئەو لەتمە و زەرەر و زیانانەشی جوبران بێتەوە جمهوری ئیسلامی نەتوانێت سوء ئیستیفادە بکات لەو وەزعیەتەی کە ئاتوێتە پێشەوە. سپاس کاک حەسەن بۆ قسە و باسەکانەوە دووبارە سپاس کە بەشداری ئەم بەرنامە بوون. سپاس بۆ ئێوەش. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوان ئەوەی بینیتان قسە و باسێک بوو سەبارەت بە گرنگترین ڕووداوەکانی ناوچەکە ئێران و کوردستان کە بە بەشداری کاک حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە پێشکەشتان کرا. هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندیتان بوو بێت تا بەرنامێکی تر کاتێکی شات.